سڵاوتان لێبێ کاتتان باش. لەم کورتە ڤیدیۆیەدا باسی فەزاحەتێکی مۆنتاژەکەی ئەنجومەنی ئاسایشەکەین لەبارەی دانپێنانی زیندانیانی بادینان. تەڵان ئەنجومەنی ئاسایش ڤیدیۆکە کە بڵاوی کردووەتەوە نزیکی 25 خولەکە. من تەنیا 5 تێبینی کورتە خەمەڕوو لەبارەی ئەو 25 خولەکەوە. تەڵان یەک دینیا تێبینی توانرێ بوتێ لەسەر کۆی پرۆسەکە، لەسەر کۆی ڤیدیۆکە بەتابەتی خەڵکی مختصر لە بواری مۆنتاژ و لە ئەو بوارانە شارەزاتر بێ لەمەش دەتوانێت قسەی زیاتری لەسەرکە. بەڵام ئەوەی من ئێڵێم چەند فەزاحەتێکی نێو مۆنتاژەکەیە کە بەڕوونی دیارە بۆ هەموو کەسێک کە بە ئاسایی سەیری ڤیدیۆکە بکە. تەبان ئەوانەی کە مۆنتاژی ڤیدیۆکەیان کردو زۆر بە وردی کاریان لەسەرەوە کردو بە هیچ جۆرێک هیچێکە لەوانەی قساکەن وشەی ڕۆژنامەن و سووشەی کاری ڕۆژنامەوانی بەکارنێنن. تەبان ئەوان بەکارهێناوە چەندین جاری شتویان لە قسەکانیانە، بەڵام بە بەرنامەیەکی زۆر ورد و زۆر دەقیق ڕێگان لە هەر وشەیە گرتووە کە وشەی ڕۆژنامەنووسی تێدا بێ. بەڵام و خۆی گەورەش لە هەموو کەسێک باڵاترە. گەر بێ ستەمکارێک بۆ هەموو هێز و دەسەڵاتەشەوە لاواز دەربخا هەر کێشەیەکی بۆ دروستەکە. ئەمانش ڕۆبەڕووی ئەو بوونەتەوە لە ڕاستیە. ئەگەر بچنە سەر ڤیدیۆکە لە خولەکی 15 چرکەی 25 کادرەکەی ئاسایشی پارتی پرسیار لە گوهدار محەممەد ئەمینەکە کێکێکە لە زیندانیەکان باسی گروپێکی مەسنجەرە. تەمان قسەکان هەمووی بڕاوە، دوای باسی بڕانەکەشەکەم ئەڵێ چیتان کرد، ئەڵێ لەو گروپا چیتانە کرد. یعنی پرسیارێک تۆ بە کەسێک بڵێ لە گروپێکی مەسنجەرا چیتانە کرد تاوانبارێک بێ پتێ و قسەی لێ دەربێنی ئەبێ لانی کەم بێڵی دەخولە بچەنە قسە کاوانە بە جوانی ڕوونی کاتەوە. 4 چرکە لە قسەکەی گوهداریان داناوە، 4 چرکە. ئەویش گوهدار لە خولەکی 15 بسحۆ دەست پێگا. گەر سەری ڤیدیۆکەکان خۆتان لە یوتیوبی کەناڵ 24 هەیە لێرەش سەدای بینم. لە خولەکی 15 31 دەیبڕن تەنیا 4 چرکە. ئەو تەنیا دەڵێ زیاتر گواستنەوەی تۆتی داخەنە سەر، یعنی تۆت نایڵن. بەڵام فەزاحەتەکان چییە ڕوویداوە؟ وێنەکەی گوهدار لا نابن، یعنی ڕێگە لە بیریان چۆ وێنەکە لابن یەکسەر لەگەڵ هەرتوتەکە دەخەنە سەری. بەڵام زۆر بە ڕوونی دیارە گوهدار دەڵێ زیاتر گواستنەوەی زانیاری ڕۆژنامەوانی. بارابەتر بە گواستنەوە زانیاری Anche c'è stato? ماسنجەری همین ساڵ بەرێ همین ڕێگە ماسنجەری بود. بگویی پێک سۆڵ کرد. بارابەتر بە گواستنەوە زانیاری ئەمەش بەڕوونی دیارەکە گوهدار لەویان ناڵێ ئێمە ئەو گروپان بکە، چکەوان وا یەکسەر قسەیەک دەنووسین دوایەوە ئەو کەسێک کە ڕوونکردنەوەکە دەخوێنێتەوە، چکە بەردەوام ڕوونکردنەوە لەسەر قسەکانی هەن. خۆی کێشەکە ئەوەی لەم ڤیدیۆیە لەم دانپێدانانەیە کەسەکە دەڵێ ئەو مەسنجەران بەکارنە بۆ کاری سێخوڕی. لە کاکدا گوهدار خۆی دەڵێ بۆ زانیاری ڕۆژنامایی بەکارهێناوە. خاڵی دووەم لەبارەی ڤیدیۆکە من ئەوەیە کە لەو 25 خولەک و 53 چرکەیە بەحساب کە دانپێدانانە کە تۆ شتێ دانپێدانان بڵاوکەیتەوە بێ ڕێگە بێ کەسەکان خۆیان قسە بکەن. لەکوێ دەست پێکاڵێ ناوم ئەوەی هەتا قسەکانی تەواوەکە چۆن ئەوەی گیرابوو لەسەری ڕەشەکەی هەولێر وا قسەی کرد ئەمانشە بۆ ڕێگەیان بدرای وا قسە بکەن لە سەردا قسەکانە تا ئاخری قسەکانیان، نەک مۆنتاژێکی وشە ڕستە دەری بێنی. اینجا لەو 25 خولەکە 10 خولەکی ڕوونکردنەوەیە، قسەیە لەسەر قسەکانیان کە هیچ پێویست ناکە ئەوە کەسێک پێویست ناکە ئەگەر شتەکە ڕاستە پێویست ناکە کەسێک بە ناویوانە ڕوونکردنەوە بدە. ئەگەر کەسەکە تاوانبار بێ ئەبێ ڕێگەی بدرێ خۆی قسە بکە. خاڵی سێم ئەوەیە ئەو دانپێدانانە بەناو دانپێدانانە بە شێوەیەکی چڕ و پڕ مۆنتاژ کراوە، یعنی بەجۆرە لە کاتی گوێکردن لە قسەی زیندانیەکان جگە لە وتنی ناو و تەمەنیان لە هیچ بەشێکی تر قسەکانیان تێناگەی. بۆشی چکە ئاسایش پێش و پاشی قسەکانی بڕێن و مۆنتاژی کردووە، یعنی مۆنتاژ کارەکان ئەو کەسانەی مۆنتاژیان کردو تەنیا ئەو وشە و گرێ وڕستانیان هەڵبژاردووە کە خۆیان مەبەستیان بووە بۆ ئامانجی خۆیان بووە. یعنی هەر کەسێک ڕۆژێک کاری ڕۆژ مۆنتاژی کرد بێدانەی کە دەکرێت لە ڕێگەی مۆنتاژ و مانای قسەی کەسێک بە تەواوی بگۆڕی، ئەویش بە بڕینی قسەیەکی و دانانی قسەیەکی دیکە لە شوێنی
مثلا أو دكلي لا يعني بتشل يوتيوب نوسنا وأنا هي قصيت سلوكاني ولاتان ددن ليك أو إذا كان زور بعسى إنه اشتغل عندك ولا شوني شاكا بيان قصيك ليك بن موينيك خناسري مثلا إنسان القصة كم أجي أنا كم ديار به بوي ديارنا بين قصة كان مع الشيكة بالرم وينيك 5 قصة كان يعني لو كاتا خوم لا دبم كقصة كم وينيك 5 قصة كان تو بس دنجك يقولي نازل قصة من لو كاتا دنجك كم برانا براني كم منتاج كنا ودزان إيه واستجار باندو بارك الجدوق ويانا دخلنا سيبويتو ديارنا بقصة أو قصة شون هاتو بودنا لقصة لخالي شوارم أو لقصة كان شيرواني يعني بروني ديارك بس أوانا الهبجرتك أخوان وبس يعني بودنا كباسي كوكنوي زانياريكا أساش قصة كاني بالريوة ما بس تيجي كوكنوي زانياري يعني مثلا الله كوكنوي زانياري إنجا ويني كان هنا خصوصا بس ويني شيرواني بو ديارنا بيك بدنيا يمنا زانيا قصة كبراوي براو إنجا ناوي بربري أساش دو كوتشر ناوي كله مثلا أو قلت فيديو بيني أو يوم جيله هم يبغين بس باصل لنا من زانيارين كوكودوتوا لسر أو كسرنا بوكاي روجنا منوسي هشتيسي تعطانو كير سر شمؤسسة كي معلوماتكم كلها معلومات من بدل من تخربي كدي بس سر روشة سر وضع طيبة زيادة مدير آسایش بشر مثل مدير آسایشی که پارسنا دو زیادة بعدینا همون روزنامه ایشی و کسان زانیاری کوکات يعني يكم إشي روزنامه کوکردنی زانیاریه هر کس روز إشي روزنامه سکردی و تزانی يعني لسر دزگاه لسر دامزرعه لسر بغل خامل لسر حكومت لسر وزارت لسر شخص في حكومت به إشي روزنامه نسوي زور أسایی يا بون باسی حاکم مسعودیه قصگانی امروز نزانی بوشی باسیه نزانی مبستی لچیه بکارن هنا بحساب أو أخوان ركضنا نزدن كبحساب يستيتي أو يعني تونا زاني بوشي باسي وكسانة دقا خالي بينجم بنا لقسكاني هاريوان إيسايا كسك بحساب بكيكي بلان بهيد زور ديارنيا بوشي باسيكا آيام كسك بوشي باسكا يعني هيد رونية باشا كسك بكيكي بيخو هزار هاي خلقي رفيقي بكيكي يعني هو تشي لكل ساني خومانا يعني الدري رونية مقسانة دنگا كان ينبري وناهلا كسك قسك بك خوان رو كندوي لبارو ادن وشوشة جقل التمننا وكان كبراسي لن نايبرن همو بشغان تي مونتاج كبروا يعني هر كرديش نزاني دارو وزور مونتاج يعني زور مونتاج كده تام بيدانا يعني مره قمدي بارزي خوم قسم كان بارزي خوم رون كانوا تاوانا كم شي كردو ما بيدولن نك تقسك انا ببري وشكانا ببري نك سهر نك رستا نك باراجراف هر وشان بكارنا وشا يعني يقوش عليته تبر واشتكيت له الفيديو كان اويك مروجه كغرتو يعني يا دوم روجه اللي عن سرتاي فيديو كان سرتاي تسجيل كنا كان وشكجله كان عندي يعني دواي ششمان انجا او بلاوز كانوا وچندين جار دران قسان كدو تان بيدانا كدو مثلا ما كدو بوتي او انت بلاونا كانوا سرتا بلاوز كانوا كوان قسكانها وجاردون ورنجيان كيشينيا مثلا ديار مشكلة يعني جالش كتعزيلا بلان دواتلوكو أنا كلا داديا كبجدر بلان الرنجام قرا وزور لا وازبون ورنجا دوات أوش كهدي كم روج جيراون نازل الموضوع كذي زي ودارم توانا كان سرسو بكيو إن شاء الله أو فزاحته لا ببري لسر إيمي كرسان شكبو نابي إيمي كرسان جوزو خرابة يكم كزيان لديك بارتي ديمقراطي كردستان سروكي حكومتي إيمي كردستان هوا دارم دلسوزاني بارتيش دلسوزاني يكيدي دلسوزاني همو حزب كان يدر خريقان دن أو فزاحته قولة لكردستان تيباري